خۆ هەفتانە و پێنجشەمان کاتژمێر 5 ئێوارە ڕاستەوخۆ لەگەڵتانە بووم بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک. بەڕێزان تەوەری ئەم جارەمان باز لە ئەوەکەین ئایا حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند بەدەم داواکاری و خواستەکانی هاوڵاتیانەوە ڕۆشتووە. توێکی هاوڵاتی کە ئێستا بە دیارم شەشەوە دانیشتووی تا چەند حکوومەتی هەرێمی کوردستان بەدەم داواکاریەکانی تۆ هاتووە؟ ئایا حکوومەتی هەرێمی کوردستان بەدەم داواکاریەکانتەوە هاتووە تاوەکو ئێستا و داواکاریت لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان چییە؟ ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بەدەم داواکاریەکانی هاوڵاتیانەوە هاتووە ئەی هاوڵاتیان و داوای کارەبا ناکەن کە کارەبایان نییە، داوای موچە ناکەن وا موچە نییە، داوای ئاو ناکەن وا ئاو نییە. ئەگەر نەشاتووە بۆ تاوەکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ئەساسدا بۆ خزمەتکردنی هاوڵاتیان پێکهێنراوەیان دروست کراوە یاخود بوونی هەیە و هەیە بۆ تاوەکو ئێستا بەدەم داواکاری خواستی هاوڵاتیانەوە نەڕۆشتووە و ناژێت. هاوڵاتیان چی بکەن بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بەدەم داواکاریەکانی هاوڵاتیانەوە بێت؟ ئایا هاوڵاتیان چ داواکاریەکیان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە؟ بەڕێزان ئێوەش دەتوانن لە ڕێگەی تۆری کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی پەیام تیڤ سەرنج و باچوونی تێبینیەکانتان بۆ ئێمە بنێرن. بێگومان ئێمە لێرە دادەی خوێندنەوە بەشێکی لە بەردەستی مندایە و بەشێکی دیکەشی لە سەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام بە دەردەکەوێت. هەروکو تێبینیەک زۆرجا من بەهۆی زۆری پەیوەندیەکانەوە کە لەودەکی زۆرەکەوێتە سەر ژمارە پەیوەندیەکانمان ناتوانم بەشێک لەو کۆمنتانە بخوێنمەوە. ئەگەر منیش دەرفەتی ئەوم نەبوو ئەو بێگومان لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام وەکو ئێستا کە دیارە ئەوها بە دەردەکەوێت ئەگەر منیش نەمتوانی کۆمنتەکان بخوێنمەوە لەبەر زۆری پەیوەندیەکان. بەڕێزان هەندێک لەو کۆمنتانە دەخوێنمەوە. کاک سالار مەلەعەزیز دەڵێت حکوومەت هیچ گوێ بە وڵاتە نادات، وڵات بەرەو پیری هەنگاو دەنێت، ئەوە نییە گەنجەکانی بەرەو دەرەوی وڵات کۆچیان کردووە. چینە لای پەیوەندێکی تەلەفۆنی کێمان لەگەڵا کاک یوسفمان لەگەڵا لە سەم چاوال. فەرم کاک یوسف. ئەم کاتتا باش هەموو کاتێک کاک یوسف دەستخۆشی بەرنامەکەتان لێتەم و یادانم سەرکەوتوو بن. زۆر سپاس دەکەم کاک. وڵای ئێوە وەک هێندێک لە سەرسەماڵ ماوەی 5 ساڵە لە سەرسەماڵ هیچ پرۆژەیەک نەکراوە. بەڕاستی حکوومەت زۆر خەمسار لە ئان شەڕی سەرسەماڵە نەکارەکەمان باشە کە مەحاولەیەکی کارەبامان 1500 مێگاوای کە دەک هەموو سەرسەماڵ 40 مێگاوات کارەبایەوێ هیچ ڕزگارێکی نییە. کارەبامان زۆر کەمە، ئاوی کەمە. 5 ساڵە هیچ پرۆژەیەک لە سەرسەماڵ نەکراوە. کاک یوسف بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان بەدەم داواکاریەکانی هاوڵاتیانەوە نایەت؟ والله سەرسەماڵ کەس خاوەنی نییە، کەس نەقایم قامە نە مدیری شورتێکە، کەس بەدەمێ ناچێت. هەمووی ململانێ حیزبیە. وڵای پرسیارت لەمێت تۆزە دوورێ لە تەوەگەیەوەشەوە ئەگەر ئاسایی بێ. بەڵێ کاک یوسف داواکاری جەنابەت لە حکوومەتی هەرێمی کوردستان چییە؟ والله داواکاریەکەم ئەوەیە تۆزێ قایم قامی هەر کەسێ بێ ئەوڕە لە سەرسەماڵ بێتەوە تۆزێ ئەوە زەمان بۆ چاکە. بەڕاستی سەرسەماڵ هەر زۆر وێرە نەجا پرسیارێکمە تۆزێ دوورە لە تەوەگەشان ئەگەر ئاسایی بێ. بەڵێ فەرموو. وڵایی ئێمە گروپێکمان هەیە چۆن لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەنجا زۆر یاریت لێ سێشن ئەکەن لەسەرینجا لە خەتەکانی کوردستان زۆربەی خەتەکانی کێشەی سێرڤەری هەیە. ئەگەر بتوانم بەرنامەیە لەسەر سێرڤەری ئینتەرنێت بکەم مەمنونتانە بم. زۆر باشە کاک یوسف. ئیشەڵا ئەگەر دەرفەتە بێ و بەڕێوەبەرانی بەرنامەکان ئیشەڵا دەرفەتیەوەمان پێ بدەن ئیشەڵا بەپێی کات و فەراغی بەرنامە بەسەر چاو ئەگەر بەڵێ. زۆر سپاس بۆ کاک یوسف، سپاس بۆ پەیوەندیەکەت کاک یوسف. کاک محەممەدمان لەگەڵ لە سلێمانیەوە. کاک محەممەد فەرموو. زۆر سپاس دەکەم کاک محەممەد. لە حکوومەت ڕازی؟ بەڵێ. حکوومەتە ڕازی خۆت؟ من ناتوانم وەڵام بدەمەوە کاک محەممەد. آخر ئەزانی گوتی لەبەر ئێوە بخۆشتان لە حکوومەتان بەس حکوومەت لە چێ پێکاتەوە؟ حکوومەت لە تۆ پێکاتەوە، لە من پێکاتەوە، لە حیزبەی تۆش لە حیزبەکانی پێش پێکاتەوە. خاصەتەن گرەیمان لە حیزبەی ئیسلامیەکانەیە لەبەر ئەوان ئیسلامی ئیسلام ئەوە قبوڵە بەقەدەر ئەو ئیشەی کە ئەیکەی لە پارەق خۆی وەزیرەکەی وەرزی بە وەزیرەکەی ئێوەشەوە بە بەندا پەرلەمەکانی ئێوەشەوە دەوامیش ناکەن مەعاشە خۆن. ڕووی کاک محەممەد بەڵێ کاک محەممەد پێت وایە وەزیری کشتتوکاڵ لە هیچ پەیوەندێکی بە موچە و کارەبا و ئاوە هەبێت؟ لەبەر کە سەقەتە ئێوەشی تیان ئەو سەقەتە ئێوە دەگرێتەوە خاصەتەن ئێوە لەبەر ئێوە ئیسلامین
مسلمان تطبيق القرآن بريورون أبويا تاجر ما مصلي دابيري ودائما قبول من يك وبير من يك فالبرلمانتار اللي حكومتها بقى لدول جندلة طارة خورة سوق خورة قط خورة قطي من جدة يوصل زار مية ولا كاك محمد دليها وقري مش جندل بوينا بوش شوازة بوينا كجنابت باسي دقي بيوم نتتواني بم شوازة لقري مش أقصب كي وانيا والله سپاس بۆ کاک محەممەد لە سلێمانێ و لەگەڵ مانەبی سپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەد ناڕزایی بەرامبەر بە کۆمەڵی ئیسلامی و نازانم حیزبەکانی دیگە دەربڕی بەڵام کۆمەڵی ئیسلامی بەرپرس نییە لە پێنەدانی و پێدانی موچە و هەروە من دیفاعی لێ ناکەم با باس لەوەش نەکەین بەڕێزان هەندێک لەو کۆمنتانەتان بۆ دەخوێنمەوە کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بەمان هاتووە کاک عەلی تارینەی دەڵێت ئەگەر حکومەت بەدەم داخوازی میلەتەوە نێت ئەوە باز لە کوردستان بکەن یادگار گەرگەی دەڵێت حکومەت هی دوو بنەماڵەیە بنەماڵەکانیش خۆیان بە خاوەنی عیل و عەشرەتی خەڵک دەزانن ئومێد کوردستانی دەڵێت هیچ حکومەتێک بوونی نییە لە کوردستان پێم ناڵێن لە چ وڵاتێک هەیە پەرلەمان نەبێت حکومەت بوونی هەبێت ئاخر معقول نییە حکومەت هەبێ حکومەت تا بەڕێوەبردننی خەڵک و لە هەموو ڕوویەکەوە نەک وێرانکردنی خەڵک بەڵکو موچەی خەڵکیشی نێشتووە محەممەد گۆزەبۆری دەڵێت حکومەت نەتوانێت موچە و ئاو کارەبا بۆ حاڵەتی دابین بکات شەرمەزیاریە باز لە دروستکردنی دەوڵەتمان بۆ بکات ژیان ئەحمەد دەڵێت لەم وڵاتە نەحکومەت دەبینم و نەحکومەت بابچین لای پەیوەندێکی تەلەفۆنی زۆر لەسەر هێڵ نەمێنێتەوە کاگێرشمان لەگەڵا لە کەرکووەوە فەرم کاگێرش دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم زۆر سپاس دەکەم کاگێرش گیان جان مثلا حكومت هرمية عمليات بله أم عادوني لتاجور أبو ناو جراجي أو يرخور سايقم بله كان تجار هاتم كان تجارته وقسم من الجاي بلا داريسم لا جاي بيتاتم أم يوريني تاجور عمليات أكثر حكومتها جغرافية عقبادة بەڵێ کاگەرشتکە بەبێ ناوێنانی هیچ کەس لایەنێک کاگەرشیان جەنابەت پێ دوایە حکومەت یاریمی کوردستان بەدەم داخوازیەکانی تۆ هاتبێت داواکاریت لە حکومەت چییە کە تا ئێستا حکومەت یاریمی کوردستان بۆ بەدەم داواکاریەکەی جەنابتەوە نهاتبێت و بۆی دابین نەکردبی من داواکاری لە داواکاری لە پەستەر مۆدافن داواکاری مانەیە کاکی من بەڵام داواکاری چیکاکە داواکاری بۆ خوان بەس بۆ خوانەیە خەڵکی ئاگای لە خەڵک نەماوە منەڵێم ئەم ڕۆیە ئەمڕۆ ئەمڕۆ تازە دووری تازیە ڕۆ کەسدار ئەو کەسدارات لەناو گەراجی هەولێدا خۆرسایەکەم یاێک ڕوتەوە کەسی من لەدایکەوە بدا هەوڵی کرد ئەم نەوێت ماوڵە تۆیە بەڵێ بەڵێ سپاس بۆ کاک هێرش لە کەرکووەوە لەگەڵمانە بووی کاگەرژیان سپاس بۆ پەیوەندیەکەت با لە سلێمانیەوە ڕئی کاگاوات بزانین زانین کاگاوات ڕئی چییە بەرامبەر حکومەت پێی وایە کە حکومەت بەدەم داواکاریەکانی هەوڵ هاتی بێت ئەم کاتۆ باش بەڕێز دەکەم زۆر سپاس دەکەم برای بەڕێزم دەستخۆشی تەوەرکەتان یەکەم لە ڕاستیە حکومەت خۆی پێمتمانەیەکی دروست کرد لە بینی حکومەت و هاوڵاتیە ئێمەی هاوڵاتی کەسداران باسی حکومەتی دەسڵانەوە دیکتاتۆرە یان حاڵیان سەبێت فەرقی چێکاکە تۆ ئەمڕۆ پێمتمانەیە دروست بووە هاوڵاتی نازانێت داهاتی ئەم وڵاتی ئەمە چۆنە چییە بۆ کێیە ئایا ئیسەی ماکو نییە تۆ پەرلەمانی هەبێ حکومەت هەبێ میلەت هەبێ تێکۆشەر هەبێ پێشمەرگە هەبێ ئەم عالەمە بێبەریکەی نەزانیت ئەم داهاتە تورکەی خوا ئێرانەی خوا ئەمریکای خوا میلەت ئەی خوا کەس نازانێت باشە کاکاوات داواکاری لە حکومەت چییە کاکاوات ئەمە هیچ وڵاتێک لە هیچ کەسێک وای نەکردەوە بە میلەتی بەڵێ چی وڵاتێ ئەمەی کردووە لەگەڵ میلەتی خۆیان وەڵام نابێت میلەت ئاگای نابێت هیچ کەس نابێت پەرلەمان نابێت ئەخر یعنی ئەمە کەس نازانێت ئەم پێمتمانەیەکی زۆر زۆر باشە کاکاوات داواکاری جەنابتان لە حکومەت چییە؟ حکومت نازان ئەگەر حکومەتە ئەمە حکومەتداری نییە ئەگەر ئەمە حکومەتە ئەمەی ئێمە ئەگەر حکومەتە ئەمە حکومەتداری ئەوان نییە ئەمە ئەگەر نازان ناوێت نێکی ئەخت ناوێت خۆ ئەمە قسە کراوە ناوێنێکی ناوێنێ حکومەت حکومەتداری وان نییە ئەمە نابێ ناوێت نییە حکومەت
ناوێنێ دزی عیبە، ناوێنێ دیکتاتۆری عیبە، ناوێنێکی. بەڵێ کاک ئاوا سپاس بۆ پەیوەندیەکەت. کەلارخانمان لەگەڵ سلێمانیەوە فەرموو کەلارخان. کەلارخان تەنیاشت ئەوەی بە تەنیاشت کە حکومەت بیری لێ ناکاتەوە هاوڵاتیە. بەڵێ هاوڵاتی لە پاش کۆش داباتەکانی حکومەتایە. بەڵێ ئێمە لە لاگەیەکە ژینی حکومەتێک پێوخەرێک بەڕەوەمانە بانەک حکومەتێ. ئەوەی کە تەنیا ئەوان لە بیریانایە تەنیا دابەشکردنی وڵاتی نەوتە ئارەکەیە گرێبەستەکان لانا ئیگنا هاوڵاتی لە حساباتی حکومەتانیە بە هیچ جۆرێک. بەڵێ بەس کەلارخان ئەگەر حکومەت بوو ئەوا بێت یانی بۆچی دروست بووە؟ ئەم شارەی خواردایە ئەم بەهێنەی خواردایە بەردوو بەدوونەوتیدایە بە ماڵە پێشمەرگەکان. بەڵێ نەک بەرنینەک هەمووی بە ماڵە پێشمەرگەکان. ئەو ئەڵێ من ڕیفراندۆمەکەم دوای ڕیفراندۆمیش وڵات جێیە وڵات دەستە پۆست. زۆر باشە باشە کەلارخان داواکاری بەڕێزت لە حکومەتی هەرێمی کوردستان چییە لەم بەرنامەیەوە؟ داعش ئەو خێر تاوکەم ئێستا داواکاری کەچماڵە پێ هەستا ڕاجۆ لە داواکاری میدەن ناگرن. بەڵێ ئەگەر ئەو حکومەت بەتەمای ئەوەیە ڕیفراندۆم کات و وڵات اینجا دەست لە کارەکەی بکێشێتەوە ئەو ئێستا وڵاتی وێرانە کردووە. دوای ڕیفراندۆمە کەسێکە جێی یەڵی وێرانکاری هەکە لەبەرەوەی ئەو گرێبەستەکانی کردو پارەکەی وەریگرتووە شیرینەکەی خواردووە قوڕەکەی کردووە بەسەر میلەتەکە اینجا بەجێی یەڵە بۆ خەڵک. من داواکارم لە هەر دوو مەقاڵەکە بازرگانی تاڵەبانی یەک تۆ بە حساباتەکانی خۆیان بستنەوە. من یەک دەوام هەیە لە هەر مەسئوڵی کە گوێی لەم بەرنامەیە تۆ ئەو خوایە ئەگەر مردوێ من باس سێری کەم بزانە قەبرەکەی چۆن قاقەیە کفلەکەی چەند جیحبانی هەیە بزانم بۆ چێکواکەنەوانێ سپاس بۆ کەلارخان لە سلێمانیەوە لەگەڵمانە بووی. سپاس بۆ پەیوەندیەکەی بەڕێسان. بەڵێ خۆشەویستان ئەوە بەشێک لە گلەی و گازندەکانی هاوڵاتیان بەشێک لە سەرنج و ڕایەکانی هاوڵاتیان بوون کە لە ڕێگەی پەیوەندیەوە ڕێی خۆیان دەربڕی. کاک عالیمان لەگەڵ لە سلێمانیەوە بزانین کاک عالیش چی دەڵێت؟ کاک عالی فەرموو. جارێکا پێشەتی زۆر سپاسی کارەکەم زۆر سپاسی هەموو ئەندام و لاگرەکان دارێکم یا بەڕێزێکم ئێمە جارێک هیچێکمانی بەلای حکومەتەوە پێش هەموو شێ زۆر بەڕاستکردن نەخۆشیان چاشی دەبێژن ئەلە سێ حکومەت. باشە کاک عالی ئەوە نییە حکومەتمانەیە و سەرۆکی حکومەتمانەیە و جێگری سەرۆکی حکومەتمانەیە و وەزیرمان هەیە و یعنی بۆ پێ دوایە حکومەتمان نییە. ئەو خەڵکە ئەجا بەحەسکرد کاکی جات ئەمانە دوژمنی خەڵکیان بەڕاستینیان خزمەتی خەڵکان سەرمەشابانێکی زۆر هەیە لە کوردستانە ئەگەر کەسی خۆی تێر نەکا ئەزانەیە کە ئەم دوو نەماڵەیە بەتابەتی بەزانی ئەمانە هەموو. کاک عالی تکایە با باس لە کەس دەکەین ئێمە باس لە ئەوەکەین کە حکومەت تا چەند بەدەم داواکاریەکانی هاوڵاتیانەوە هاتووە تۆیەکی هاوڵاتی بێ دوایە حکومەت بەدەم داواکاریەکانی تۆ هاتبێت و هاوڵاتی کە تایە وەگەستە داوات کردوێت. ئەمانە چۆن بەچەند خەڵکەوە بێت کەسی خەڵک لە خوارد تشێ خەڵک کەسێکی خزمەتی زۆر باشە کاک عالی ئەمانە ئەتوانن خەڵکەیە مەسیحیە ئەسڵ هەندا هەندێکیشان کاک عالی لە ئەوروپا خزمەتی خەڵکی بێریفاعەکەن خەڵکی فەقیر و نەبووە خزمەتی ئەمانە نازانێت چی حەچی شوێنە باسم پێی بە خراپەشەکەوە. مەڵە کاک عالی. کاک عالی جەناب دوو هاوڵاتیەک داواکاریت لە حکومەتی هەرێمی کوردستان چێ لەم بەرنامەیەوە؟ کاک نەوشیروانمان لەگەڵ لە سلێمانیەوە فەرموو کاک نەوشیروان. لە سۆرانەوە نێوشیران لە سۆرانەوە. سلام علیکم. وعلیکم السلام و رحمة الله. دەستخۆشی بەرنامەکەت لێکم برایەکەم. زۆر سپاس دەکەم. پێشێکی سەرخۆشی لەم ماڵە بەڕێزەکەم کە چوار نەفەریان لێ شەهید کردم داریشیان بردون ئینشاڵڵا سەرخۆشی ئینشاڵڵا خی گەورە کاکە دوژمنی کورد لە هەموو دێیە لە هەر هەموو دێن دوژمنی کوردێ هەر بەرستانەکەم بەتایبەتی لە بەڕێز جەنابی سەرۆک بەڕێز کاک عومەری سەید عەلی بەڕێز کاک کۆچلەت بەڕێز مامۆستا عەلی باقی هەموو هەر هەموو مەڕەکەم. باشە کاک نەوشیروان پێ دوایە حکومەتی هەرێمی کوردستان بەدەم داواکاریەکانی هاوڵاتیەوە هاتووە
يعني داواش لبرز زنابي كاك شاطواري قبل لقناتي وداوا لي بكن داخل شيء بداية كاك نوشيران تكا بابين وستوركا كاك نوشيران ما خوش يشتغلوا بو ريفراندوم بس دبي بكري باش زور باش كاك نوشيران تكا بيدوايا حكومة بيدوايا حکومت یاریمی کوردستان تاشن بەدەم داواکاریەکانی و هاوڵاتیانەوە هاتووە. حکومت یاریمی کوردستان ئایا بەدەم داواکاری هاوڵاتیەوە هاتووە تاوەکو ئێستا؟ بەخوای ڕاستی ینی نەهاتووە. بەڵێ بەڕاستی بەس تێکەیت حکومت خۆمان تازە برێنی نەرێن حکومەتی خۆمانە نەهاتووە وەڵڵاهی مایگەیشتە. نەخۆشە 20 سال کارەبات نەبی 20 سال ئاوت نەبی بۆیە ڕاستە بەس دەبێت دژمنمان زۆرە دەبێت دەنگیش بە بەڵێ بێ ئینشاڵڵا بە حەول قوتی خوای گەورە بە حەول قوتی خودای گەورە ئینشاڵڵا خۆشە بیت ئینشاڵڵا باشە بیت ئینشاڵڵا زۆر باشە کاک نەوشیران خوا بکەن بۆمان باشکە ئینشاڵڵا بەس خودای گەورە داوات لە بەڕێز کاخنی سروانە دەموتێ و خەڵکەی تاکە فەقیرە ئەژارە نەبوونە زۆر باشە. بەشکاری شیران پێ دوایە حکومەت یاریمی کوردستان بۆچی جەنابە دووتت بەدەم داواکاری هاوڵاتیان وەنایە بۆچی تاوەکو ئێستا نەیتوانیوە لە ئاستی داواکاری هاوڵاتیان دابێت حکومەت یاریمی کوردستان؟ بەڕاستی ئەنی ئەوانش تەخەم یعنی زۆر ئەوەنە چێکێک کاتە چێکێ مەشەڕی داعشمان هەیە ئێمە هەموو میێوانەمان هەیە ئاوارەمان هەیە وەڵاهی حکومەتیش یعنی ناحەق نییە بەڵام چ بکەین بە چێکێک میێوانەکە دێتە ماڵ قەت بکەی دەیبتی ئەو میێوانەی بەڕێکێک نەکە ئێمە دوو میێوانمان هەیە برای بەڕێز دەبێت مرۆژ ڕاستی برێت ئەو هەموو میێوانە کارەبایانەیە ئاویانەوێت يعني داوانا هر هم برتسار رقم فيكوا هم بريم ضيق بورستان ان شاء الله سركن حول قوت اخوان بيغمبر جلال سرف باردان زۆر سپاس بۆ کاک نێشیروان سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس بەڵێ بەرەجان ئەمەش ڕێی هاوڵاتیان بوو بۆچوونەکانی هاوڵاتیان بوون بۆچوونەکان جیاوازن من هەندێک لەو کۆمنتارەتان بۆ دەخوێنمەوە سەید یاسر حەمەد دەڵێت حکومەت هاوڵاتیەکانی تووشی ناهەمواری و بێموچەیی و جێهێشتنی وڵات کردبێت پێی دەڵێن حکومەتی زەحمەت حکومەت یان زەحمەت محەممەد حەسیب دەڵێت حکومەت بە نایاسایی موچە و قوتی ژیانی خەڵکی بڕیوە ئیتر حکومەتی چی بەڕێزان وەکوتمان ئێوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە ڕێگەی کۆمنتەکانەوە بەشدار بن لەگەڵمانە ئەگەر من دەرفەتیەوەم نەبوو کۆمنتەکان بخوێنمەوە لەسەر شاشەی پەیام وەکو ئێستا دیارە بەدەردەکەوێت هەروە دەتوان لە ڕێگەی ڤیدیۆ سکایپ بە سکایپیش پەیوەندیان پێوە بکەن ئێمە و ئێوە پێکەوە گفتوگۆی ئەم تەوەرە ئەم بابەتە بکەین بزانێکین هاوڵاتیان ڕێیان چیە لەسەرەوەی کە حکومەتی هەرێمی کوردستان بۆ تاوەکو ئێستا بەدەم داواکارەکانی هاوڵاتیانەوە بۆ شێوازە بەپێی پێویستی هاوڵاتیان نەهاتووە بابزانین کاک محەممەد لە کەرکووکەوە دەڵێت چی کاک محەممەد فەرموو ئەم کاتەتان باشتارێکم زۆر سپاس دەکەم کاک محەممەد ئەمن پێشمەرگەم لە بەرەکانی جەنگەوە خدا عالمەوە زەمانگە لە خراپە کارەکەمان نییە دۆکتمان ناتەنێ حکومەتۆدای ئەوە دەوەگڕا بگێنێ کاک محەممەد تۆ وەکو پێشمەرگەیەک داواکاری چییە لە حکومەتی هەرێمی کوردستان لەم شاشەیەوە ئەمن داواکاری لە حکومەتی کوردستانەکەم دەوڵەت ڕانەگەێنێ با موچێ خەڵک چاکە بەخر بۆ پێشمەرگە بێنێ بۆ سەنگەرەکان بڵێ با بۆلیدە بۆ مرکە بۆ سەنگەرەکان بڵێ بۆ دەی پێشمەرگە لە تحت سفرە لە سۆر خوا سفرەوەیە کاک محەممەد پێ دوایە حکومەتی هەرێمی کوردستان بۆ بەدەم هاوڵاتیانەوە نایە بۆ بەدەم داواکارەکانی هاوڵاتیانەوە نایێت نایەت ئەو حەزی بە هاوڵاتی نییە لەگەر دژمەی هاوڵاتیش کوردستانە چۆن ئەو پێشمەرگەی ڕژنی کردووە لە سەنگەرەکانە کارەبار نییە بۆ فرماتەتە پێشمەرگە زۆر باشە دەستخۆشی بەرامەکەتانەکەم زۆر سپاس دەکەم کاک محەممەد گیان لێرەوە ڕێز و سڵامان بۆ جەنابەت هەیە وەکو پێشمەرگەیەک سپاس بۆ پەیوەندیەکەت کێمان لەگەڵا شیلان خانمان لەگەڵا لەو لێرەوە فەرموو شیلان خان ئێوارەت باش شیلان خان باشە سەدویرە ئاڵێم چۆن حکومەتی هەرێم بەدەو داواکاری خەلکەوە نهاتوە تەواف بەکاری نییە
بەڵێ شیلا خان ئەی بۆچی کارەبانی ینی تاوەکو ئێستا خۆ هاوڵاتی هەمومان پێویستمان بە کارەبای بۆ تا ئێستا کارەبانی ئەگەر هاتبێت بە دەم داواکاری هاوڵاتیانە بۆ تا ئێستا چەندە بەڵێ بەڵێ شیلا خان بەرداوامە إلى صار 2000 كيلومتر ما كذا لو تسافر إلى تسافر إلى ساعتين. بله. شیلا خان بباشی دنگی جناب ناگه بمن. پیوندی که شیلا خان بچرا به هیوای جاری دیگه پیوندی بکاتوا. که مالگلا؟ کاک محمد مالگلا لکرکوگو. کاک محمد جان فرمود. کاکی جان نیوارتان باشی به قربان. زور سپاس کم باشتر با برزی. کاک محمد جان. سپاس کم برزی. كافيان والله طبعا او سؤالك طرحتان كردوا بله يعني لما مقتنع ايوه هنشتي معاصي خلق بكن خلق برو ريفراندوم مره بله خلق كرديكي هار كان لا حكمته لا صلاة وامانه بله يعني حكمه شوني توانيتي وتوضع عباد واشتباشي بو خلق كردوا بله طبعا بس كاك محمد 7 عام وضعي اقتصادي يعني براسي لما زيادة الخلق وضعي فراد ناري بابا الريفراندوم بروم ايوش شيء خيري تيابك أنا ونخلص إسارة ما كان نسره خلص بيجي حكومة بس كاك محمد ما بس ما لو نكدو يعني ما زور جار أجر من ناتوان بكو كوم الإسلامي قصكم بلام أجر هولستي كوم الإسلامي لا أنا كان إنديكات بيني بأولى أنا نيك نارازين إما بس الريفراندوم لكن بلام أما جوابي جناب بمو بويك زور جار داواکاری ئەم لایەنانەی دیکە ئەوە بووە کە ئەبێت پێش ئەوە بژێوی ژیانی هاوڵاتیان خۆشتر بکرێەوە زیاتر بکرێەوە بەدەم داواکارەکانی هاوڵاتیانەوە زیاتر بڕۆن و زۆرتر بکرێەوە هەروەها ناوخۆی هەرێمی کوردستان حیزبە سیاسیەکان تەبابن ئەو کاتە داوای ڕیفراندۆمەوە بکرێن ئێمە داواکاری بووە بۆ پێ دوایە ئێمە دژی ئەوە بین وە هەروە ئێمە باس لەوەکەن کە حکومەتی هەرێمی کوردستان بۆ بەدەم داواکاری هاوڵاتیانەوە نهاتووە ئەگەر جەنابەت پێ دوایە هاتووە ئەوە بۆ کارەبانیە بۆچی موچەنیە یعنی ئەمە پرسیارگەلێکن کە ڕوبەڕووی حکومەتی هەرێمی کوردستان دەبێت خۆ ئەزانم بەس لە مقتانەی ئەم فکرانە چیە یعنی فەرحەکرێ بەڕاستی ئێمە ئەی چۆن لە پێ باشە کاک محەممەد يعني أظن شيء ما في باشا بديل يم حكومة يعني بإيران بيان بحكومة العراق كتن صالة ده سري خلص إيجي يعني براسي بديل إثمانية إذا براسي إيوه بلن برو باشتي يمكن أو خلشي هاندري برو أو إيكيما برو رفراندوم مرة خلص برو سربخوي راسكم إن شاء الله لبرو رفراندوم خلص وضعي باش بيت سربخوبين ما هم نشاني الناس سربخوبون ما نبويا يعني وضعي خلص خلافه لا من نواف صفات معنا زۆر سپاس بۆ کاک محەممەد سپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەد گیان کە لە کەرکووکەوە لەگەڵمانە بووی زۆر سپاس بەڕێزان ئێوەش دەتوانن با بچین لای پەیوەندێکی تەلەفۆنی دیکە کێمان لەگەڵا کاک ئارازمان لەگەڵا لە هەولێرەوە فەرموو کاک ئاراز زۆر سپاس کاک ئاراز گیان مثلا دەیان هەربەس یەکێتی پارتی ئەو حزب ئیسلامیەکان هەردووکان بە تایبەتی یەکگرتو یەکۆمە بەڵێ حزبكي إسلامينا لما عرضا قلت لنا حكومتنا لو لما عرضا له وهم مشتك يعني مثلا له يعني لفنات دينية يعني لفنات مشتك يوم كابلاك متعزبك معها كيف تعزبك فتعزبك كابلاك معها والله كيش بسيطة يعني أقول وضعي سوري عقلنا أنا بالإدريكات ومدنا وضعي ساتي كاغراس بله كاغراس بيدوايا حكومة ياريمي كردستان جناب دوکو هاوڵاتیەک لە حکومەتی هەرێمی کوردستان ڕازی داواتکاری کردووە کە تا ئێستا ڕەت نەکرابێتەوە لەناو حکومەتی هەرێمی کوردستانەوە و فەورەن بەدەم داواکاریەکەتەوە هاتبێت برای گەورم برای بەڕێز گیان ئیجازەی برێتەوە ئەمن حزب ئیسلامیەکان هەردووشیان دەرێت یەکگرتو یەکۆمە ئەمن بۆ گەرەی یەکێتی پارتی باشەتان بۆ حکومەتی وەرنەدەرێت وەرنەدەرێت وەزعەکەی مادام ئەگەر هەم پێم بۆ نە پارتی بە نەیەکێتەوە بەس وەرن وەزعەکەی سەرەکەن بس كاغاراس بيدواني امل اگر مثلا اگر بو المونه لا حكومه كشينوا كومال الاسلامي وزير كاني وضعي براو كراب تبوات سپاس بو كاك اراس سپاس بو پەیوەندیەکەت كاغاراس گیان مالا برزان سەرکۆ عوسمان دەڵێت بڕوا ناکەم حکومەت هەبێت چونکە ئەگەر حکومەت هەبێت میلەت و وڵات بەم شێوەیە ئێستا نابێت کێمان لەگەڵا باوکی مەڕوانمان لەگەڵا فەرموو باوکی مەڕوان باوکی مەڕوان باوکی مەڕوان بەڵێ پێما بێت
پەیوەندیەکەی باوکی مەڕوان کۆتایی پێهات بۆ هیوای جارێکی دیکە بتوانێت پەیوەندیمان پێوە بکاتەوە. کاک ئەرسەلامان لەگەڵا فەرموو کاک ئەرسەلان. السلام علیکم. عەلەیکوم ئەسسەلام وەڕەحمەتوڵڵا کاک ئەرسەلان. چۆن باشی؟ زۆر سوپاس دەکەم. زۆر سوپاس. دەوەرەکەتان لەسەر کاک ئەرسەلان دەپرسین داخوازی هاوڵاتیانەوە. بەڵێ بەڵێ بەڵێ. ئەم حکوومەتەی خۆمان ئەگەر بۆی بکرێ ئەو هەوایی کە هەڵی دەمژی قەپسی هەوایەکەت بۆ دادەنێت عەدالت بۆ لەسەر دادەنێت بەتەمای چی ئەم حکوومەتەی تۆ لێرەکانەدا چی هاوڵاتی هەیە لەم حکوومەتەی بێزارە لە خاکەکە بێزارە لە ماڵی خۆی بێزارە لە خۆی تووڕێیە وەسعی نییە ژیانی نییە ئاوی نییە کارەبای نییە تۆ بەتەمای چی ئەم حکوومەتەی بیت کە خەڵک دڵی بە ڕفراندۆم خۆش بێت. بەڵێ تۆ هیچ نەبێت ڕفراندۆمی چ لێکە من ئەگەر ژیانم نەبێت ڕفراندۆ بۆ من چ دەکا هەموو خەڵک لەو بەحرانەدا خنکە هەموو خەڵک کۆچی کردنە بەندەران ینی لەوە زیاتر چیکە خەڵک ئەگەر بۆی بکرێت لە وڵاتی خۆی دەچێتە دەرەوە. زۆر باشە باش کاک ئەرسەلان. کاک ئەرسەلان پێشنیارت بۆ حکوومەت چییە؟ چ پێشنیارێکت هەیە بۆ حکوومەت؟ وەڵا حکوومەت پێشنیاری چ حکوومەتێکی پێشنیاری خەڵک وەربگرێت وەسعی خەڵک بۆ دوایە بۆ چی وەری ناگرێت کاک ئەرسەلان؟ پێشنیاری چی کاکە پێشنیاری چی برای بەڕێز حکوومەت بۆ خۆی چاوی نییە گوێی نییە عەقڵی نییە بەڵام ئێستاکانە هەم کڕە هەم کوێرە هەم لاڵە هیچی نییە. باش کاک ئەرسەلان بۆ گوێ ناگرێت بۆ کەڕە بۆ لاڵە بۆ کوێرە بۆچی؟ ئێستا لەبەرەوەی خەڵکەکە ئەو داری نییە دەسەڵاتی نییە مەسەلەکە ئەوەیە. بەڵێ یعنی خەڵک هەموو ڕێ لەبەر بێژیان بێ وەسعی و بێ کار و کاسبی کەسابەت هەمووی کۆچی کرد هەمووی ڕۆی من یەکە بە شەخصی خۆم بێزارم لەم کوردستانی ئەگەر بۆم بکرێ یەک دەقە لەم کوردستانەیدا نامێنم بەڵام چارم نییە. کاک ئەرسەلان چی وای لێ کردووی بگەیتە ئەم بڕیارە؟ بێ وەسعی بێژیانی بە یەکیش و کار و کاسبی و کەسابەت لای لێ کردوم کاکە من دەمەوێت بژێم. بەڵێ چمە کوردستانم بۆ چێن پاشتم بۆ چما. بەڵێ ئەی دڵت بەو دەوڵەتە خۆش نییە وا خەریکە ڕاگەیەنرێت کاک ئەرسەلان؟ گیان دڵت بەو دەوڵەتە خۆش نییە وا خەریکە ڕاگەیەنرێت؟ حاڵی نەبووم لە جەناب بوودا. بەڵێ کاک ئەرسەلان سوپاس بۆ پەیوەندیەکەت سوپاس بۆ جەنابەت. کاک دلێرمان لەگەڵا فەرموو کاک دلێر. ئەم کاتت باشیان باشی باش کاک دلێر یان زۆر سوپاس دەکەم. بابەتەکە دیارە بابەتێکی پرسیارەکە و پرسیارەیە تا چەند حکوومەت بە تەنگی هاوڵاتیانەوەیە من ئەڵێم بە تەنگی هاوڵاتیەکانی ئەم حکوومەتە لە چیە؟ لە پێنەدانی موچە لە پێنەدانی کارەبا لە چەوسانەوەی هاوڵاتیەکانی خۆیە و لە هەموو ئەو نەهامەتیانی کە بەسەر خەڵکە هاتووە بەڵێ حکوومەتە بە تەنگ هاوڵاتیانی خۆیەوەیەتی اینجا دوایەوە خەڵکێک وا هەست دەکات کە ڕەنگە خەڵکێک پەیوەندی بکەوە بڵێ ئەم بابەتە چێڵدان بژاردووە یا ئەم قسانە چی لەم کات و ساتە کە کاتی ئەنجامدانی ڕێکخراندۆم و کاتەکەی نزیک بۆتەوە یان خەڵکێکەی ئەڵێ ئێوە ئەم حکومەت بۆ بەدیلی ئەم حکومەتە کە حکومەتی هەرێمە پارتین تورکیا و ئێران حکومی کوردستان بکات فەرمانڕەوایەتی کوردستان بکە برایە خۆم ئێستێشتر تورکیا و ئێران فەرمانڕەوایەتی هەرێمی کوردستانەکە و هەمووشمان نەزانین چۆن و چۆن نییە من بۆ وەکو هاوڵاتێکی ئەمەستە لە هیچ شێوەیەک لەگەڵ تێکچوونی ئارامی و ئاسایشی ئەم هەرێمە نیم و هەموو بەچای خۆمان دەیبینینکەوە ئەو خەڵکانی کە هاوارە بوون لەسەر ماڵ و حاڵی خۆیان ئەوە خەڵکی ئەنبارە و خەڵکی سواحەدین ئەو خەڵکی موسڵ کەرچی توش کارەساتێک بوون بەڵام لەگەڵەوەش ئێمە توش ئەو کارەساتانە نەبووین ئێمە لەسەر بیری نەوتین ئێمە لەسەر گۆڕی نەوتین ئێمە تا هاتمانەیە ئێمە جاران پێش پرۆسەی ئازادی ڕۆژگارکردنی عێراق کە دەکاتە 2003 پێش 2003 تەنها چەند مەرجێکی نێودەوڵەتی یا گومرکی بوو کەوا فەرمانبەرەکانی لەسەر ئەژیا بەڵام ئێستا ڕۆژانە نەوتە هاتی ناوخۆوە یا ڕۆژانە. زۆر باش کاک دلێر جەنابەت پێشنیارت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چییە لەو خزمەتگوزارەیە ڕازی کە کردوێتی تا چەند پێ دوایە کە بەدەم هاوڵاتیانەوە هاتووە بە شێوازێک کە قەناعەتی بە تۆیکی هاوڵاتی کردبێت؟ کاکی بلا حکومت جێ لە کێ دێت تا من پێشنیاری بۆ بکەم پێم بڵێ حکومت جێ لە کێ ئەگرێ زیاد لە 4 ملیۆن 5 ملیۆن خەڵک داواکە پەرلەمان کارا بکرێتەوە داواکە هەموو حزبەکان یەک بۆ چوونی ڕستیانە بێ داواکە هەموو خەڵکی داواکە هەموو حزبەکان لە بەغا
يك داواكاري يك بوتوبن يك بوتارن هذه كتي أم لدولك أو لدولك تجي تسنيارك بولي يعني من نازل لما قرب تسنياري بشو هوا بش تسنياري كوا بهوا بكي من لتلواني ما هو توصل على خوض تسنيارك خوض دواي كاتبنك خوض دواي وشاكبني وزي خوضك فلان كتي شوفت جلابية شوفت بادينية وزمان إنما أبرولك بله زور سپاس بۆ کاک لێر سپاس بۆ پەیوەندیەکەی بەڕێزت سایەخانمان لەگەڵ سلێمانیەوە فەرموو. پێم وابێت پەیوەندیەکەی سایەخان لە سلێمانیەوە کۆتایی پێهات پێم وایە هیوادارین جارێکی دیکە پەیوەندیمان پێوە بکاتەوە. بەڕێزان ئەمە بە شێوازێکی گشتی سەرنجەکانی هاوڵاتیان بوون، هەر هاوڵاتیەک سەرنجی خۆی هەیە، بەس تکایە ئێمە باز لە داواکاریەکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند بەدەم داواکاری هاوڵاتیان ئەواتووە با بە هیچ شێوازێک باز لە ڕیفراندۆم و لە سەربەخۆیی لەوە نەکەین. ئێمە چەند جارێکی دیکە تەوەرمان بۆ تەرخان کردووە بۆ ڕیفراندۆم بۆ سەربەخۆیی، بەڵام ئێستا ئێمە باز لە حکوومەت دەکەین، دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند توانیوێتی بەدەم داخوازیەکانی هاوڵاتیانەوە بێت. ئەمە تەوەری ئێمەیە، ئێمە باز لە سەربەخۆیی ناکەین، بە شێوەیەک باز لە ڕیفراندۆم ناکەین، پێشتر لە پێشترا باسمان لێ کردووە و ئێستا باسی ئەم پرسە ناکەین. كمان لقلا كاك علي ما لقلا كلام فرم كاك علي باشا حكومتي هريم كاتي خوي هاكا صرتحتو طريني بملدة ايوات ام بلتا كم دبي ام وزانا كم دبي كوانيا دبي رجع كوانيا نعمل كيمو بله اي بوري نفس اي او حركي نفسه بوكو كاس ناطاني نفسك بوكو كذلك نبغي نفتكر كنياكيا إيش لا تركيا لا أمريكا لا الولايات عشاريته كل حكومتنا كذلك نتيجة. بله باش كاك علي داواکاریت لە حکوومەتی هەرێمی کوردستان چییە؟ پێشنیار چییە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ پێ دوایە کە بەدەم داواکاری هاوڵاتیانەوە نایە؟ وازێنێ مانیشە بەڵێکێکی تر حکوومەتەکە بەڕێوە بووە نەکاو نامانەوە بێتە حکوومەتێکی هەرێم و دوباره عمل تبغى كتوا. بله. زۆر ئاشکاک علی پێ دوایە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ناتوانێت بەدەم داواکارەکانی هاوڵاتیانەوە بێت بۆ پێ دوایە بێت دواز بهێنێت کاک علی. برای بەڕێزم بەدەم داواکاری هاوڵاتیانەوە نایەت. بله. حکوومەتی هەرێمچێنێ بەڵێنی بەرملەت داوە. بله. بەڵێنەکانی کوانیە. بەڵێکی جێبەجێ نەکرد. بله. ئەمە دووبەیە و ئەمە نازانکێ و ئەمە چیە و هەچی جێبەجێ نەکرد. بله. ئەمانەوێت داواکاریمانەیە لە ڕێگەی ئەوەوە حکوومەتی هەرێم کۆم بدا. حکوومەتی هەرێم کۆم بدا. ملەتیشی ئەوەی هەیە. بله. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت. کۆمەدا حکوومەتی هەرێم. ئەگەر حکوومەتی هەرێم کۆمەدا ملەت دارستانێکی خراپی بەدەست. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکە بەڕێزت سپاس بۆ تۆ کاک علی گیان. کێمان لەگەڵا؟ کاک سامانمان لەگەڵا لە چەم ماڵەوە فەرموو کاک سامان. فەرموو کاک سامان گیان فەرموو. زۆر سپاس دەکەم کاک سامان. تۆ باسی حکوومەتمان بۆ کردی ئەمە باس حکوومەت نییە. بەڵێ. بەس بە حکوومەتی نازانم. باشە کاک سامان ئەم حکوومەتە تا چەند بەدەم داواکاریەکانی هاوڵاتیانەوە هاتووە. ڕاستیەکەی نییە هیچی نەکردو بۆ کەس. بەڵێ. بەڵێ بەڵێ. هیچ نهات بەس گڵادار و قۆڕەزانە بی ئەمانداد هیچی تر نییە بەس گڵادار ما بیخوین هیچی تر نەما بۆ ئەم میلەتە فەقیر وەزارە. بەڕاستیەکەی نییە زۆر لیان بێزاری زۆر بێزاری لیان حتا سەدیەتخان بێزارین. باش کاک سامان بەڵێ. برای بەڕێزم کەسە بێت لە ئاگرێک شۆ بچێت دووتێ کەس قساکە لە حکوومەت دوایەوە چی کردو بەس بۆ کەسانەوە چیان کردو بۆ ئێمە. باش ئەو بەڵێنەی کە لە پێشتردا داوێتی پێش پێکهێنانی حکوومەت پێ دوایە بەڵێنەکانی جێبەجێ کرد بێت. برای بەڕێزم نەکارەبا هەیە ئێمە لە سەڵتەماڵ ئاو نییە میخۆینە ئاو بەس ئاو نییە بەس ئاو نییە هەیە کاکەجان بەس ئاوەکە نییە کارەباکەش نییە هیچ خزمەتگوزاریەک نییە. یعنی بەڕاستیەکە کەسوکاری شەیدامی کەسکاری فەقیر و بەڕاستیرە و دەڤەرەیە هیچیان نەکردووە. ئەوە من حکوومەتم ڕیفراندۆمی چیەکەی ئەخە تو چیەکەی چیت کردو بۆ وڵاتە بەس تازگوان هەرزانە لە وڵاتە هیچی ترمان نییە. باشە براکەم ئەخە بەڕاستیەکەی خەڵک بێزارە خەڵک بێتاقەتە خەڵک ڕیفراندۆم دەنگ بە چێ بدەم ئەخە دەنگ چی بدەم حکوومەتی چی؟ زۆر باشە کاک سامان ئەوە برنج گران بووە ئار گران بووە گەنم دەست ناکەوێ
يعني بەڕاستیەکەی حکوومەتی وا نابێت. باشە کاک سامان پێشنیارە چیە بۆ حکوومەت کە بتوانێت بەدەم داواکاریەکانی هاوڵاتیانەوە بڕات پێت وایە دەبێت حکوومەت چۆن کار بکات بۆی کە داخوازی هاوڵاتیان جێبەجێ بکات؟ باڵێ کاک سامان. برای بەڕێزم ئەمانە جوێ ناگرن لەو میلەتە. لە وڵاتەیە یەکەم شت وزارە دەوری نییە. دەنگان دەوری نییە. ئەم دووشە لە وڵاتە ئوجودی نییە. هیچ ئوجودێکی نییە. ئەگەر ئوجودێکی لە خەڵکاتە سەرداکە خەڵکیان کوشت خەڵکیان بڕی یعنی بەڕاستی تاقی نادەن تۆ لەو خەڵکاگەن. بەڵێ زۆر سپاس بۆ کاک سامان لە چەند چمالەوە لەگەڵمانە بووی ئەچی لە کفری و کاک عەلیمان لەگەڵا فەرموو کاک عەلی. دەخنەوەی بەسە چاک بن. کاک عەلی گیان فەرموو. پێوای بێت پەیوەندیەکەی کاک عەلی کۆتایی پێهات بۆ هیوای جارێکی دیکە بتوانێت پەیوەندیمان پێوە بکاتەوە. بەڕێزان شاڵاو جەردیز دەڵێت حکوومەت نوقسانە ناتوانێت بەدەم داخوازی و داواکاریەکانی هاوڵاتیانەوە بێت. مەریوان سەعید دەڵێت جا حکوومەت هەر هەیە تا بەدەم داخوازی خەڵکەوە بێت. مامۆستا مەدحەت دەڵێت بۆ حکوومەت هەر هەیە تا بەدەم داخوازی هاوڵاتیانەوە بێت. پێشڕە و سایان دەڵێت حکوومەت باکی بە خەڵک نییە. ڕزگار عوسمان دەڵێت بەدەم داواکاری خەڵکەوە نایەت چونکە نایبینین. کاوە هەورامی دەڵێت هیچ بەدەم خەڵکەوە نەبووە. کەمال نەوڕۆڵی دەڵێت نەخێر هیچ. ئەمانە کۆمێتەکانی هاوڵاتیانن کە پێیان وایە حکوومەت بەدەم داواکاری ئەوانەوە نایەت. با بزانین باوکی مەڕوانمان لەگەڵا بزانین باوکی مەڕوان چی دەڵێت. فەرموو باوکی مەڕوان. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله باوکی مەڕوان. زۆر سپاس دەکەم باوکی مەڕوان. رواية وركبها سنة وابدأ كذا كثير ما تيجي إلى خلط يعني صعبة يعني لا راح تبغى برا كنا كذا شيء رجاي كثير ما حكومات يعني خلط صعبة. بله. باوکی مەڕوان تۆ لە حکوومەت ڕازیت یعنی پێت وایە حکوومەت یاریمی کوردستان بەدەم داواکاریەکانتەوە هاتووە؟ والله بحس بداكاري خلق ناجح شيء هاولاتان قرطكا أو تقريبا 20 كيلومتر لأخواني منه لخانقي لتني بنظيم صارتو داية ديرا بشرطو بنجاوب. بله. بنظيمي كربا نصر وتي مسيطر ومرانا دام قوى وتي بعد درامات مثال وتي مسيطر ومرانا قوى وتي أو بنظيم إن أول لو طاقة بنتي أجرجيل السري فندام عشان تخلي في دولار ربع مستقيش جنة فيها. إذا حكومة تشيو ودخلات تشيو أمانها تخلص. باوکی مەڕوان پێشنیارت بۆ حکوومەت چییە؟ پێت وایە حکوومەت دەبێت چی بکات بۆی کە بەدەم داخوازیەکانی هاوڵاتیانەوە بێت؟ حکوومەت ئەگەر کە ئەم وڵاتیە گەرەکە ئەگەر وڵی بەم وڵاتە خۆشە ئەم وڵاتەکە بشی لەم وڵاتە وڵات ئاوەدان کاتەوە ئەبێ گیانی خەڵک خۆشتا ئەگەر من کارەبام نەوێ ئاو نەوێ دوایەوە معاشم نەبێ ئەوە چل شەوە من معاشم نەگرم وەسەبی نەتیاری ئاو وەتەفەتە دارجانی مناڵم بۆم بەڕێوە برای بەڕێزم ئەگەر گەرەکەسی پێشنیاری پێشنیار وەرناگرێت کاک ئەو هەموو خەڵکە قسەکە ئەو هەموو خەڵکەت ئەقیرێنی ئەگەر مسۆ فەنداماتێ ئەیتر ژیانی خەڵک چۆن ژیانی خەڵک باشە باوکی مەڕوان باوکی مەڕوان پێش پێکهێنانی حکوومەت پێت وایە ئەو بەڵێنانی کە حکوومەت داوێتی توانیوێتی جێبەجێ بکات؟ وەڵی شعرم زۆر خۆشە دەنگم خۆشە حەزەکەم یعنی شتێکە دەم بەڕاستی یعنی بەس دڵم زۆر پڕە یعنی هیچ نەکردۆ بەرامەر چی کردۆ بەرامەر ئەو خەڵکە دیکار لەبەرەوە هاتووە بەڕاستی ئەمانە لا ئەم وڵاتیانە ناوێت ئەگەر وڵاتیان بوێ یەکیان شەخسی خۆم ئیتا لەم کاتا ئەڵێ ڕیفراندۆمەکەن ئەڵێ بەخۆی ڕاگەنم کاکە گەرمی کرا بە 700 دینار گەرمی کرا بە 600 دینار خەراج لە باڵداڕە نێڵاوە ئەگەر ڕاستەکە ئەگەر خەڵکێوێ هاوڵاتیەوێ بۆ کاکە بە هەردانی کاتە دادەڕێ بەعاشی دوو مەی خەڵکی مۆسەف بۆ فەرمانبەران بدا دا خەڵک چۆن بەدەرەکە بەرەمان کارە بکاتەوە دوای هێرتانی کاتە دادەڕ دا خەڵک دڵی خۆشە دڵی خۆش نییە خەڵکە چۆن بەرەو ڕێکاردەمیان ناچێ بەس برای بەڕێزم ئەمانە هاتوون چیان ناکە ڕێکماتەی خەڵک خەڵکیان ناوێت یان خەڵکیان نایە وەڵای خەڵکم کۆتان وە. بەڵێ بەرە سپاس بۆ باوکی مەڕوان سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڕێزان خالید نوح دەڵێت حکوومەت باش ئەو میلەتە دەناسێت بۆیە هەرچی بکات بێمنەتە. کاک محەممەدمان لەگەڵ شێخانە فەرموو کاک محەممەد. ئێوارە باش کاک محەممەد. کاک محەممەد
سەبارەت بە تەوەری بەرنامەکەتان بەڕێز گیان فەرموو. بەڵێ بەڵێ سەبارەت بە تەوەری بەرنامەکەتان حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی توانە و بەپێی تاقەتی لە ڕابردوو تا پێشدا توانێتی خزمەتێکی باشی هاوڵاتیان بکات. بەڵام لەو ساتەوەکەدا ئەو قەیرانانەی ڕووی لە هەرێمی کوردستان کردوێت هیچ قەیرانێک بە خواست و ویستی گەلی کورد و حکوومەتی هەرێمی کوردستان نەبووە. ئەوەی لە هەموو گرنگتر حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی ئەمنیەت و ئاسایش بەقەرار بکات ئەوە لە پێش دیموکراسیەتە پێش هەموو شتێکە. کاک عەلی پێ دوایە حکوومەت بەدەم داخوازی هاوڵاتیانەوە هاتبێت بەو شێوەیە ئەو توانایی نەمایە دەبێت ئێمە هاوڵاتیان خۆڕاگەر بێن. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد، سپاس بۆ پەیوەندیەکەت. کاک عەلیمان لەگەڵ کردیەوە. فەرموو کاک عەلی. ماشی بەڕێز دەکەم دەستخۆشیتەوە ڕێگەکەم بەڕاستی من ئەمە بەس ئەوەندە ئێمە فکری جەنابێت لەوەتی پەیوەندی دەکات لە جەناب و لەگەڵ تاقسەدا تا ئێستاکە هیچ یەک نەفەرێکی کەسبین نەبووە، یەک نەفەرێکی نەیوتووە حکوومەت باشە حکوومەت وایە یعنی باش کاک عەلی خۆت ئەمە بۆ چێ گەڕێنیتەوە؟ هەموو ڕۆژێ کراوە بێت تەوەری کراوە بێ با خەڵک خەڵک باسی هەست مەوزەیەکا با بکات چونکە خەڵک زۆر داخلەنووە. زۆر باشە کاک عەلی. نمونەی حکومەت یعنی باوتۆ ئەگەر باوکێکی لە ماڵە مەسئولی عایلەی حتمەن لە ماڵەوە. ئەگەر مەسئولی عایلە بیت لە ماڵەوە ماڵناوەتەیە ئەو مناڵانە ئەگەر پێت بەخاوەن نەخرا ئەوە کەواتە تۆ هیچ باوکێکی باش نیت. حکومەتی هەرێمیش وەکو باوک وایە هیچ فەرقێکی نییە. ئێمە میلەتێکی پێ 6 ملیۆنین بەڕاستی حکومەت گێمەی پێ بەخاوەن ناکرێ. یعنی ئەو باوکە نییە کە نازمان هەڵبگرێ ڕاتبی ئێمان بڕۆ. حکومەت هیچی چییە بۆ هاوڵاتیانی؟ حکومەت ئەبێ ئەو دابین بکە، کارەبا دابین بکە، پارە دابین بکە، ڕاتب دابین بکە، هەموو شتێ دابین بکە. ئێکاکە دەسەبەی بۆ ئاو نییە، دەسەبەی بۆ کارەبا نییە، دەسەبەی بۆ پارە نییە، چاوەڕی موچاقی ئەڵێن ئەم ماڵە ئەو ماڵە. یعنی بەڕاستی خەڵک زۆر داخلە دڵا خەڵک هەرچیەک بڵێ لە ڕێگەی کەناڵی و لە ڕێگەی هەرچ کەناڵێک بۆ بێ یعنی من لە حەقی ناگرم. یەک خاڵێکی ترش هەڵوێ بگەڕێنمەوە بۆ خەڵکی خۆی. ئەم کارەساتی وای ئێستا بەسەر کۆستان هاتەوە بەسەر خەڵکی هاتە من خاڵێکی تری گەڕم بۆ خەڵکی خۆی. چونکە ئێستا ناڵێم خەڵک دەم نەدا، ناڵێم نەچێ بۆ ڕێفراتۆم. دەشی ئەوە نیم. من ئینسانێکی کوردستانیم نەک ئینسانێکی عێراقیم. بەڵێ سپاس بۆ کاک عەلی لە کتێبەکەمانە بووی. کاک عەلی بوورە هەرولای دەرفەتی جەنابەت بوو. کاک ئەحمەدمان لەگەڵە لە ڕانیەوە. فەرموو کاک ئەحمەد. کاک ئەحمەد گیان فەرموو. بەڵێ کاک ئەحمەد. زۆر سپاسی تەوەرەکەتانەکەن. زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد. تەوەرەکەتان سپاس کاک ئەحمەد. وەڵی ئەوەی کە حکوومەت بەسەر بەڵێ کاک ئەحمەد پێ دوایە حکوومەتی هەرێمی کوردستان بەدەم داخوازی هاوڵاتیانەوە بووە؟ قوربانەوەڵا قەت بەدەم ئەگەر بەدەم نەکبەتی و نەهامەتی و ئەوانەوە بڵێ وەڵا بەدەمی و بۆ زۆر چا. بەڵێ کاک ئەحمەد ئەگەر دەنگی تەلەڤیزۆنەکەت کەی بۆی بەباشی دەنگی تۆ بگاتە لای من. بەڵێ بەرداوام بە. بەڵێ قوربان نەوەڵا وەکو عەزم کردی هیچ ئەوەی کە نەهامەتی بێ بەسەر ئەم میلەتیان هێنا و هیچ شتێکی من موچە خۆرێکم ساڵێک و مانگێکە مەعاش وەرن. بەڵێ چی بڵێ پیاو ئینسان. بەڵێ کاک ئەحمەد پێشنیارت چییە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆی کە بەدەم داواکاری هاوڵاتیانەوە بچێت؟ چی بچێت؟ هیچ نەما بەنی دەستینەکەم کۆمەڵی گەنجە لەسەر. زۆر باشە کاک ئەحمەد سپاس بۆ پەیوەندیەکە. زۆر سپاس کاک ئەحمەد گیان لە ڕانیەوە لەگەڵمانە بووی. لە سلێمانیەوە باوکی محەممەدمان لەگەڵە. فەرموو باوکی محەممەد. پێوا بێت پەیوەندەکەی باوکی محەممەد کۆتایی بێت بەو هیوای جارێکی دیکە پەیوەندیمان پێوە بکاتەوە. بەزنەر
ئەحمەد دەڵێت جا حکومت هەیە تا لە کێشەی خەڵک بپرسێت ئەنەس دەڵێت خەوی لێ ناکەوێت لە خەمی خەڵکدا ئەحمەد کازم دەڵێت نە حکومت هەیە نەداخوازی ئەمە بەشێک لە بۆچوونەکانی هاوڵاتیانن کاک بێژنەمان لەگەڵا لە ڕانیەوە فەرموو دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس دەکەم کاک بێژن دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس دەکەم وەڵی جاگلێ زەمان زۆر بەڵێ داواکارم مامۆستادی بابێت کاگنێشیوانەوە بۆ بگرێتەوە زۆر باشە کاک بێژن ئێمە باس دەوەکەین ئایا حکومەتی هەرێمی کوردستان تا چەند بەدەم داواکاری هاوڵاتیانەوە ڕۆشتووە کاک بێژن ئەلۆ کاک بێژن تا چەند حکومەتی هەرێمی کوردستان بەدەم داخوازیەکانی هاوڵاتیانەوە ڕۆشتووە وەڵی هەتا ئێستا بەداخەوە ئەو میلەتە پڕی بەسەری بۆ لەگەڵ هیچ بەرەپێچوونی لەو حکومەتەی نابینێدا بەڵێ هیچ بەرەپێچوونی لەو حکومەتە نابینین جا هیوادارین کاک بێژان پێشنیارت چییە بۆ حکومەتی هەرێمی کوردستان بەڵێ بەڵێ زۆر سپاس دەکەم کاک بێژن لە ڕانیەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ خۆشەویستان ئەمە ڕێی ئەو هاوڵاتیانە بوون کە پەیوەندیان کرد و ئەوانەشی کە لە کۆمنت بەشدار بوون لەگەڵمانە کێمان لەگەڵا کاک مستەفامان لەگەڵ فەرموو کاک مستەفا کاتێک جام کاتت باش هەموو کاتێک کاک مستەفا گیان باشی دەستخۆری چاوەڕێکەکان لەکەتەوە جوانتان ڕازیۆ زۆر سپاس دەکەم کاک مستەفا وەڵی کاکە حکوومەتی هەرێمیشی زۆر چاک کرد بۆ خاڵەتیانی زۆر زۆریشتێکی باشی کردووە بەڵێ ئەوەتانێ موچەی بڕیوە ئەوەتانە نەوتی نەداوێنێوەتە کارەبای بڕیوە ئیشلەوەی چاتر دەبێت برا بەڕز دەکەم بەڵێ یاما برایشی بەڕێزە باسی کردی لەسای خۆی سەر بەرزانیەوە هەتا و لە هەجەوە بۆ شەوە ئەمانە ئیشکەن بەڕاستی حکوومەتی هەرێم نەجاحان ناهێنێ بەساردەمێک سەرکەوتوو بەدەست ناهێنێ دڵنیام لەوەی لەبەرەوەی کام حیزبی لەقارێنە کوردستان کە کەمتری هەر کوستینی بەرزاری ئەم ڕپلامزەوەی لە سەرکەوتوو بەدەست دڵنیام لەوەی زۆر باشە کاک مستەفا کاک مستەفا جەنابەت پێشنیارت چییە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە بە باشتر و بەدڵی تۆی هاوڵاتی بەدەم داواکاریەکانتانەوە بێت یانی پێشنیارت چییە والله قربان جا خود داواکاری تو که خدمت نکا داواکاری کسی یقل بلا داخلی داواکاری کسب نه ولی برای سوش جان پیوسته روزانه سوش جان مسوگر بیسالم کوستانه جانی کس مسوگر نبضاسی صحاله که امر نوتا تقول امان والله بالله للسير والخريشين بفارش زود فجرسون زايتا دارين بحالك يعني زحمت يعني الشيء قوات سون حكومتي وانا لبلاد الرزق موشوي بله زور سپاس بۆ کاک مستەفا لە پیرەمەرگرونەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ پەیوەندیەکەت تاوانمان لەگەڵا لە میحواری بادشەوە فەرموو باش بەڕێز زۆر سپاس دەکەم بەڕێز من بەڕاستی حکومەت هیچ خەتەبار نییە بەڵێ باشە حکومەت چی بکە یعنی مەسەرش پێ دەرێت چەپرێ بۆ دەستەشی لێنادرێت حکومت بەتەنیا چۆن دەتوانێت وەسە ئەو کارانە بکە یە پەرلەمان هاوکار نەبێتن بەڕاستی کێشەی ئەو خوڵی پەرلەمانە هەمووی پەرلەمانە ئەگەر پەرلەمان وای نەکرد با حکومەت ئەوە گیناە بەڕاستی بەڵێ 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 کاک جەفان پێت وایە حکومەتی هەرێمی کوردستان یعنی لە کاتی بڕیاردانی موچەدا ینی موچە بۆ هاوڵاتیان چاک بکات پەیوەندێکی بە پەرلەمانەوە هەیە ئەگەر بێوێت موچە چاک بکات یان کارەبای 24 کاتژمێری با بە هاوڵاتیەکانی ئەمە چ پێویستێکی بە پەرلەمان هەیە بەڕێزم حکومەت ئەوەی دەتوانێت دابکردێتی بەڵام ئەوەیە پەرلەمان نەیتوانێت بە دروستی کارێکی خۆت بکات یعنی شای کە ئەندام پەرلەمانەکە حزبەکانە یعنی تا ئێستا هەموو خەریکی کێشەی لایەنەکان خۆن نا خەریکی ئەوە کێشەی خەڵکی بەڵێ کاک چەفان لە ڕابردوشدا پەرلەمان هەبوو یعنی پاک نەخراوە بەڵام هەر کێشەی کارەبا هەبووە هەر هەم کێشەی ئاو هەبووە زۆر کێشەی دیکە تا چەند حکومەتی هەرێمی کوردستان ئێستا حکومەتی ئێستا توانیوێتی بەدەم داخوازیەکانی هاوڵاتیانەوە بێت ئەمن نارم حکومەت کێشەی نییە هەموو دەوڵەتی کێشەیە بەڵام حکومەتی هێنا دەبی ویستی بە پرگیرەکە پرگیرەکەش لەلایەن پەرلەمانەوە نەک ئەندا پەرلەمانی بچی و حزبەکەی خۆی هەوڵ بدە ئەبێ لەو خەڵک هەوڵ بدە ئەگەر ئەندا پەرلەمان
توشي خرج حرك بقى توشي خرج بتبقى نتبقى سپاس بۆ پەیوەندیەکەت من هەرەونەم دەرفە دەبوو کاکچەڤان کۆتا پەیوەندی بوو بەڕێزان ڕێزی محەممەد کەمال و تاوی هاوکارانم قوڵ فەرمون تا بەرنامەیەکی تر و بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم شاد و سەرفراز بن خواتان لەگەڵ